بۆ تێپەڕاندنی دۆخی ناهەمواری گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران پرۆژەیەکی نیشتیمانی ئامادە کردووە و دەیخاتە بەردەستی هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان و دەست بەجێ کە خۆی لە چەرخاڵێکا دەبینێتەوە. ئەلیف نەخشە ڕێگای چارەسەری کێشەی موچەی فەرمانبەران و قەیرانی ئابووری. یەکەم، مەلەفی نەوت بدرێتە دەست تیمێکی تەکنۆکراتی بێلایەن و سەر لە نوێ پێداچوونەوە بکات بە گرێبەستەکان و شێوازی ڕێکەوتنەکان و کرێی کۆمپانیاکان و تێچووی بۆری گواستنەوەی نەوت، هەروەها ئاگاداربوون لە ڕێکەوتنی هەرێم لەگەڵ وڵاتی تورکیای هاوسێ. دووەم، کۆکردنەوەی داهاتی هەرێم بە شێوەیەکی مرکزی و تەواوی داهاتەکان لە ژێر دەستی وەزارەتی دارایی بێت و پارەکان لە بانکی حکومی دابن نەک لە بانکی ئەهلی. سێەم، نەهێشتنی کۆمپانیای حیزبی لە سنوورەکان کە پارە و ڕسومات لە بازرگانان و ئۆتۆمبیلەکان وەردەگرن بۆ حیزبەکان بێ گومرگ و بێ باج بازرگانی دەکەن، لە بری ئەوە ئەو هەموو پارە و داهاتە بێننەوە بۆ خەزێنەی حکوومەت و بۆ موچەخۆران سرف بکرێت. چوارەم، بڕینی بودجەی پارتی و یەکێتی کە مانگانە لە داهاتی نەوت و بودجەی گشتی دەڕوات بۆ ئەو دوو حیزبەی دەسەڵات کە بڕەکەی مانگانە زیاترە لە 100 ملیۆن دۆلار و دەڕوات بۆ تێچووی دەستگا حیزبەکان و میدیاکانیان و تێچووی تری ناوخۆی ئەو دوو حیزبە. پێنجەم، وەرگرتنەوەی لە 150 سەرمایی کۆمپانیا زەبەلاحەکانی پارتی و یەکێتی و هەر کۆمپانیایەکی تری بازرگانی کە بە نایاسایی و بەهۆی قۆڕکاریەوە سوودمەند بووە لە دەسەڵاتی دوو پارتی دەسەڵاتدار کە لەم سادەدا سەرمایەی تەنها 4 کۆمپانیای پارتی و یەکێتی سەر و 30 ملیار دۆلارە لە کاتێکدا حکوومەتی هەرێم قەرزارە و موچەی فەرمانبەرانی نییە، بەڵام سەرمایی ئەو کۆمپانیایانە کە سەرباری ئەوەی بەشێکی بە قۆڕکاری و کاری نایاسایی دەستیان کەوتووە تا ئێستا هیچ باجێکیان نەداوە بە حکوومەت. شەشەم، هەموو بزنسە گەورەکانی کۆمپانیا حیزبەکان بکەوێتە ژێر یاسای باجەوە و ئەو کۆمپانیا گەورانە زۆرترین باج بدەن و لە بەرامبەردا کار ئاسانی بۆ کاسبکاران و کۆمپانیا بچووکەکان بکرێت تا مایە پوچ نەبن و بێکاری زیاتر بڵاو نەبێتەوە لە هەرێم و سەدان هەزار کارمەندی کەرتی تایبەت بێکار نەبن. حوتەم، بەپەلە پلانی تایبەت بە کەرتی کشتتوکاڵ بخرێتە بواری جێبەجێکردنەوە و بۆ پشتیوانیکردنی سێکتەری کشتتوکاڵ و پێداویستی جوتیاران پێداویستەکانیان دابین بکرێت و هان بدرێن پشتیوانی داراییان بکرێت و ئاسانکاریان بۆ بکرێت بۆ ساختکردنەوەی کاڵاکانیان و بەرهەمەکانیان و گواستنەوەی بۆ ناو هەرێم و بۆ دەرەوەی هەرێم. ئێستا برای بەڕێزم کاکاوە بەشی دووەمی پرۆژەکەمان پێشکەش بە جەنابتانەکات. بەناوی خۆی گەورە و مهرەبان سڵاوتان لێبێت. ئەم پلانەی کە تایبەتە بە چارەسەرکردنی کێشەی موچە ئەوە بە تەنها یەکێتی و پارتی بە تەنها بە یەکێتی و پارتی چارەسەر ناکرێت و جێبەجێ ناکرێت، چونکە بەشێکی کێشەکە ئەو دوو پارتە دەسەڵاتدارن و لە ئێستادا ناتوان ئەم جۆرە بڕیارانە بدەن کە پێویستن بۆ هاوڵاتیان و فەرمانبەران. بۆیە پێویستی بە حکوومەتێکی تەکنۆقراتی بێلایەن هەیە. بۆ ئەمەش نەخشە ڕێگای چارەسەری دۆخی سیاسی و ئیداری و دامەزراوەکانی هەرێم لێرە لەم خاڵانەی خوارەوە خۆی دەبینێتەوە. یەکەم، دروستکردنی حکوومەتی بچووکراو بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان کە لە چەند وەزارەتێک زیاتر نەبێت کە تێیدا وەزیرەکان کەسانی تەکنۆقرات و بێلایەن بن و ئیدارەدانی مەلەفی وەزارەتەکانی نەوت دارایی پێشمەرگە ناوەخۆ بکەوێتە دەست کەسانی تەکنۆقرات و بێلایەن و پسپۆر تاوەکو کە مکوڕیەکانی کێشەکانی ساڵانی ڕابردوو دیاری بکرێن و هەروەها چارەسەری پێویست بدۆزنەوە لەسەر هەردوو ئاستی قۆناغەکانی ئێستا و دوورمەودا. دووەم، حکوومەتە نوێیەکە و وەزارەتە تایبەتمەندەکان لێکۆڵینەوەی ورد دەکەن لە دۆسیەی دارایی و نەوت و دۆسیەکانی تر و هەروەها خاڵی لاواز و کێشەکان دیاری دەکرێت و چارەسەریش دەخرێتە ڕوو و هەموو لایەک و حکوومەتە نوێیەکە کار لەسەر ئەو چارەسەرانە دەکەن. تاوان بەنسبەتەوەی کە ئەو بەری کە و بەڕێزە باس کرد و جەنابی شەباسکرە زانی یا مەسەڵەن قورساوی لە پەرلەمانە چەند نییە ڕەنگە دۆخێ بێتە پێشەوە زۆر کورسی پەرلەمانوانە قیمەتی نەبێت. ئەزانین زۆر جار معادلاتی وڵاتانە فاکتەرێ شتێکی گۆڕێکە لە تەسەوری کەسمانان نییە. ڕەنە ئەمڕۆ ئێمە دانیشتوین کێ لە هەفتەی داهاتووەم حەلانە ئەمانێکی ئێستا حکومانەکەرا سڵماون یا مانێک تر یا ساڵێکی تر. لەبەرەوە ئێمە ئەم پرۆژەیە ئەخێنە بەردەستیان و هەچ هێز و لایەنێکی تر
لەمە باشتری پێ بێت تەبەنی ئەمە بکە ئێمە پشتیوانی ئەوانەکەین مەرج نییە هەمومان پێکەوە لەسەر مێزێ کۆبینەوە ئەگەر ئیستا هەندێ ئەوەنی هەندێ شتی بچووکەی بەلای هەندێ هێز کردبێتی بە عقدە یا ڕێنەکەون یا ئەوان تێڕوانێکی جیازیانە بێ ئەتیادی ئەمە لە سیاسەتە هێزەکانی دەرویەکێتی و پارتیەڵم ئەتیادی ئەگەر لە 100 لێک نەچین بەڵام مەفروزە لە خزمەتی خەڵکا لە پێناو خزمەتی خەڵکا لەسەر شتێک کۆک بین ئەگەر ئێمە پێک شۆ کۆنەبینەوە ئەبێ هەچ کەسە هەمان داواکاری هەبێ ئەو کاتە ئەتوانین کاریگەریمان هەبێ لەسەر حکومەت و فشار بکەین ئەگەر ئەمەش نەی کرد من دڵنیام خەڵکی کات ئێمە و کاتە لەگە خەڵکابین چکە خەڵکێکی زۆر ناڕازیە گرەوەکە ئێمە ڕاستی بێ زیاتر لەسەر خەڵکی کوردستانە جەماوەری کوردستان تووڕەن و ئێمە لەگەڵ ئەوانە هەوڵ دەدەین کە شەقام بجوڵێنین و فشار دروست بکەین هێندەی من دڵخۆشم بەرامبەر بە جەماوەر بە خەڵکی کوردستان کە لە لەحزەیەکە ڕەنگە بتەقێتەوە ئەمە قوبڵ نەکات هێندە گرە لەسەر هێزە سیاسەکان ناکەم